ئەگەر مەبەست لە نێوان سێپێکاتی شیعە و کورد و سوننەیە ئەبێگومان شیعەکان براون و براوەیەکە کە ڕەنگە لە دوای 2023ەوە براوەیەکی ئاوا بە دیزاین کراوی سەرکەوتنێکی چاوەڕوان نەکراو بە تایبەتی کە زۆر لایەن و جیهەتی سیاسی گرەویان لەسەرەوە کرد کە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر ڕووداوەکانی 8 دیسەمبەری سووریا و شەڕی ئێران و ئیسرائیل پیان وابوو کە عێراق یا شیعەکان بۆ بە تایبەتی حەشتی شەعبی و گروپەکانی مقاومە بە دەردی حیزب الله و حەماس و حوسیەکان و ئەوە ناچن بۆیە پیان وابوو کە زۆرتر جەختیان لەسەرەوە کرد کە پێش هەڵبژاردنەکان ڕەنگە هەڵبژاردن هەر نەکرێت ئیسرائیل هێرشە کاتە سەر حەشتی شەعبی یا گروپەکان و یان چیوچیوانە بەهەرحاڵ ئەو سیناریۆیانە نەکە ڕاست دەرنەچوو و نەکەر ئەم هێزانە پاشەکشیان نەکرد بەڵکو بە نظری من لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە ئەم هەڵبژاردنانەی عێراق گەورەترین سەرکەوتن بوو بۆ کۆماری ئیسلامی ئێران و بۆ شیعەکان لە عێراقدا بۆ دەلیلێکی خۆ پێشتر هەر دەوروبەری 180 کورسیانە بۆوایە ئەمجار ڕەنگە 187 پێشتر ئەگەر مەسەلەن ئوستاز 200 کورسیشیان هەبوو بێ لە هەلومەرجێکا کە ئێران وەکوەوەی کە خاوەنی نفوزی گەورەیە لە عێراقاوە خاوەنی هەموو جار ئێران تۆمەتبارە کرا بەوەی کە ئێران تەزویری کردو بۆ شیعەکان و دەستێوەردانی کردو وەکوتم ئەم جارە پیان وابوو کە ئێران ناتوانێت دەخالەت بکە و دەور و نەخشی هەبێ و بۆ مانایەکی تر سونیەکان پارەیەکی زۆریان سەرف کردو لەم هەڵبژاردنانەیە بۆ لیستەکەی حەلبوسی و عەزم و ئەوانە وڵاتانی دەرەوە بەڵێ مەبەستم تورکیا عەرەبستانی سعودیە قەتەر و ئیمارات و ئەوانە بەڵام لەگەڵەوەشان نەیانتوانی و ئامانجەکەیان بێن نەدی بۆیە قسەکەمەوەی ڕاستە شیعەکان لە دەورانی پێشووتریشە ئەو کورسیانەی جەناب دێڵێ هێناویانە بەڵام ئەلەم هەلومەرجە تازەیە کەوبوونە ململانەیەکی سەختەوە خودی گروپە شیعەکان مەتایبەتی منافسەی نێوان مالیکی و سۆدانی و مەسەلەن خەزعەلی لەگەڵ مالیکی هەمووانە بەڵام قسەکەوەیە دیزاینێک کراوە ئەمجارە ئوستاز دیزاینێک کراوە کە دیزاینی هەڵبژاردنیە من مەبەستم بەڕاستی تەزویر نییە مەبەستمەوەی دیزاینێک کراوە چۆن مەسەلەن دیقەت بە لەناو لیستی ئەمار و تەنمیەی سۆدانی فالح فەیاس هەیە و لەناو لیستەکەی سۆدانی کەتیبەکانی سەید شوەدا هەیە بەڵێ ئەم گروپە چەکدارانە کە بە حساب خراببوون لە لیستی تیرۆرەوە و پاشەکشیان پێکراوە ئابوو دەور و نەخشیان نەبێ ئەستاس 74 کورسیان کۆ کردوتەوە لەو 1970 کەوانە ئەوە یەک دووهەم ئەستاس گروپێک کە لەسەرەوەی بە حساب هەم گروپی یەکەمینی مقاومەیە و هەم لەناو سەرەکیترین لیستی تیرۆری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە مەسەلەن لیستی قەیس خەزعەلی صادقون کەچی لە هەمان کاتە سوپرایزی هەڵبژاردنەکانە بە تەنیا بەبێ هاوپەیمانەتی 27 کورسی پێکەناوە 27 کورسیە ناوە قسە دەلالەتە لە چی؟ دەلالەتە لەوەی کە لەمە دووە گروپی صادقون یا خەزعەلی عەسایبی ئەهلی حەق نوێنەرایەتی ڕەسمی گروپە شیعیەکان و بە تایبەتی مقاومەکە و ئەتوانێت ببێ بە ئەڵتەرناتیڤی موقتەدا سەدر بەڵێ ئەبێ بە ئەڵتەرناتیڤی موقتەدا سەدر بە دەلیلی چی؟ بە دەلیلی ئەوەی ئوستا جارێ بەشێکی دەنگەکانی ڕەوتی موقتەدا سەدر ڕەوتی سەدر چۆ بۆ خەزعەلی چونکە پێگە جوگرافیەکەیان و دەنگدەریان یەک شوێنە هی یەک منتقەیە و بە تایبەتیەوەش بزانی کە خەزعەلی خۆی لە ڕەوتی سەدر جابووتەوە ئەمە یەک دووهەم ئوستاز هەردووکیان مەرجەعیەکەیان محەممەد باقر سەدری باوکی سەدرە یعنی لە ڕووی مەرجەعیشەوە ئەتوانێت کاریگەری هەبێ سێهەم ئوستاز ئەمانە بەهێزترین گروپی مقاومە بوون قسەکە چییە؟ قسەکەی گروپی صادقون لە دوو کورسیەوە بۆ بە حەوت بۆ بە 9 بۆ بە 15 ئێستا بۆ بە 27 هەڵکشانەکەی ناتەبیعیەوە بە ڕێی من سوپرایزی هەڵبژاردنەکانە وەربۆیە قسەیەک لە دوای هەڵبژاردنەکان قسەیەکی کرد خەزعەلی وتی سەرۆکوەزیرانی داڵی 2029 مەدایانین بە نەزەری من واژە بێ یعنی یەکەم ئەبێ بە ئەڵتەرناتیڤی سەدر من ناڵم سەدرە سڕنەوە بەڵام ئەو پێگە جەماوەری بەڵێ بێگومان سوودانی بەڵێ ئێستا ئێمەگە پێمان وایە بەڵێ ئێستا ئەگە من پێمان وایە سوودانی 46 کورسی هێناوە بە هاوپەیمانێتیەکەی لە ناو هاوپەیمانێتی سوودانی فالح فەیازی عەقدی وەتەنی 12 کورسی هێناوە سەرۆکی بەڵێ
لەو سەرەوە ئەحمەد ئەسەدی 8 کورسی هێناوە، زائیدەن علاوی لەگەڵە، زائیدەن چەند گروپی تر لەگەڵە، بە هەموو حسابێک سۆدانی خۆی ئەگاتە 15 کورسی هێناوە. لەو سەرەوە هاوپەیمانەتەکەی مالیکی بەڵێ ئەویش مەسەلەن جگە لە کەتیبەکانی سەیدی شۆدا و جگە لە حرەکەیەکی سیاسی لەگەڵ ئامۆزاکەی چەند گروپی جیاوازی تێ، یعنی خۆی بە هەموو حاڵەتێک ناگاتە 12 کورسی. کەواتە وەختێک صادقون بەتەنیا 27 کورسیێنێ، وەخت و حرەکەی بەدر بەتەنیا نزیکەی 18-20 کورسیێنێ، یعنی چی؟ یعنی ئەم گروپانەکە براون بەبێ ئەوەی ئەمانە هاوپەیمانەتیان هەبێ و ئەمانە بەڕەسمی نوێنەرایەتی مقاوماکەن، چ بەدر چ خەزعەلی. بۆیە قسەکەم لەسەرەوەیە کە ئێران دەور و نەخشی زۆری هەبووە لەوەی کە دیزاینەکەی بە جۆرێک کردووە. هەموو ئەم گروپانە لەناو ئەم هاوپەیمانەتیانەیە وجودیان هەیە، ئەمە خاڵێکی زۆر مهمە، و ئەو گروپانەی کە ئەوێ بیان کاتە ئالتەرناتیڤی کۆی گروپەکان بەتەنیا دابەزیون و سەرکەوتوش بوون لە هەڵبژارنەکان و دەنگی زۆریان هێناوە. بۆی ئێستا قسەکەوەی ئەگەر سەرک وەزیران بە نەزەری من ئەو گەمەیە یا ئەو جەولەی مالیکی و سۆدانیەکەن بەقەدەر دەور و نەخشی صادقون بەقوت نییە. صادقون و بەدر دەور و نەخشی زۆرتریانە بێ لەمە. بۆیە بەدر مەسەلەن لە چەند ڕۆژی ڕابردووە قاسم عارەجی کاندید کرد بە ڕەسمی، بەڵام مەسەلەن ئەگەر سبەینێ هەر ئەو هاوپەیمانەتی ئەمار و تەنمیە فالح فەیاز سۆدانی کاندید ناکە. لە هەر حاڵەتێکدا فالح فەیاز بۆش ناسراوە کە زوو هاوپەیمانەکانی دۆستەکانی ئەفرۆشێ و بەجێهێڵێ. ئەمە لە دەورانی پێشوشە ئەمەی کردووە. قسەکەش پەیوەندی نییە بەڕاستی بەوە، پەیوەندی هەیە بەوەی ئەمانە وابەستەی ئیدۆلۆژیایەکن کە پەیوەندی هەیە بە قوم و ئەمە نەشاردراوەتەوە. مەگە چۆن هەر یەکە لە وڵاتانی عەرەبی